سڵای خواتان لەبێ هاوڕێنم کاتتان باش من ئەسترین بورهان ئەوڕۆ دێم باسی دوێن باوترین جۆر نەخۆشی جیهانتان بۆ وەکەم کە نەخۆشەکان بەهۆی سەردانی دیکتۆرەکەن کە ئەو نەخۆشیە چییە؟ کێشەکان و ئازاری فەقەڕی پشت. ئایا باوەڕەکەن ئەگەر پێتان وەڵێم تەنها بە چەند تەکنیکێک و جیهازی زۆر سادە ئەتوانین چارەسەری کێشەکانی فەقەڕی پشت بکەین کە ئەویش بە چ جیهازێک بە جیهازی تراکشن دیڤایس. تراکشن دیڤایس چی و چۆن بەکارێت لەگەڵ من بە درێژایی سیمینارەکە باسیەکەین. Table of Contentم پێک لە ئینترۆدەکشنێک دوای دێن باسی مێژووی تراکشن دیڤایسەکەین دوای دێن باسی کێشەکانی سپاینەکەین و ئەو هۆکارانێکەوە ئەکان تووشی کێشەکانی سپاین بێت دواتر بە درێژایی سیمینارەکە زیاتر ئاشنا ئەبین بە تراکشن دیڤایس. زۆر باشە ئێستا با بزانین لۆ باک پین یەکێکە لە نەخۆشیە هەرە باوەکان لە سەرتاسەری جیهاندا کە نەخۆشەکان بە دەستێەوە ئەناڵینن بەدەست ئازاری پشت کە ئەویش بەهۆی چ تووشە بن کێشەکانی فەقەڕی پشت بێگومان هەمومان لە ئەکتیڤیتی ڕۆژانە پرێژەری زۆرمان ئەکەیتە سەر سپاین کەوەشوە ئەکا تووشی مەشاکلی سپاین بین. ئەتوانین بە چەند ڕێگەیەکی بۆ چارەسەرکردنی بۆ منە پێینکیلەرە ئینجێکشنە لە حاڵەتی تون سێرجریە بەڵام سەلامەترین و باشترین ڕێگە بەکارهێنانی تراکشن دیڤایسە لە فیسیۆثێراپی. ئەو جیهازەوە ئەکا پرێژەر لەسەر سپاین کەم بیتەوە و هەروەها پرێژەر لەسەر نێرڤ و مەسڵ و دیسکەکان کەمەکاتەوە و ڕلیفیانەکە. تەبعاً ئەو تەکنیکەکی نوێنیە تەکنیکەکی مێژوویە کە پێشتر لەلایەن یۆنانیەکان و چینیەکان سەری هەڵداوە. با ئێستا بین بە تەفاسیلی باسی مێژووی تراکشن دیڤایس بکەین. سەرەتا گریک مێدیسن یۆنانیەکان تەکنیکەکیان بەکارهێنا بە شێوەیەکی جیاواز کە ئەویش چۆن بوو دوو بێنچیان هێنابوومە تا دوو دار کە نەخۆشەکەیان بە حەبلێک ئەبەستەوە سەروابنیانە کرد بە کێشی خۆی عنی بەعەکسەوە کە سەروابنیانە کرد پرێژەر لەسەر سپاین کەمە بۆ و سترێنتە بوو یعنی ڕاستە بووە بەو شێوەش پرێژەری لەسەر کەمە بووە ئەکرا ئەو چارەسەرە ئەو تەکنیکە لۆ وەکو چارەسەرێک لۆ هێرینەیتد دیسک و هەروەها لۆ چەند کێشەیەکی تری فەقەرە بەکاربێ. بەڵام چینیەکان مانوەڵ تراکشنیان بەکارهێنا ینی تەکنیکی دەست کە مەساجیان لۆ پشتی نەخۆشە کرد ئەو دیسکانی کە لە شوێنی خۆی دەرچوو بوو بە دەستیان هیناوە شوێنی خۆی و هەروەها دەرزی بچووک بچووکیان هەبوون لۆ پێین ڕلیف بەکاریان دەهینە. طبعاً ئەو دوو تەکنیکە هەردووچیان بەکار هاتوون بۆ چارەسەری پشکە بە کولتور و بە تەکنیکی جیاواز بەکار هاتوون. ئەگەر چالێ بکەن لێرانە ئەوا یۆنانیەکانن تەکنیکەکەیان بەو شێو بوو یعنی چارەسەرەکەیان چینیەکانیش بە دەست مەساجیان بۆ نەخۆش ئەکرد بەو شێوەیە. ئەوجا با بین باسی چوار لە باوترین کێشەکانی فەقەڕی پشت بکەین. یەکەمیان هێرینەیتد دیسکە. ئەمە دیسکمان هەیە لە مابینی هەر ڤێرتێبرایە کە مادەچی تاڕادەک نەرمە لە مابینی هەر ڤێرتێبرایەکدا بوونی هەیە بۆ ئەوەی ڤێرتێبرایەکان لەسەر یەک نەبن ینی داخوران لە مابینی ڤێرتێبرایەکان ڕوونەدا. بەڵام کاتێککە پرێژەرێکی زۆر ئەکەوێتە سەر سپاین ئەبێتە هۆی ئەوەی کە دیسکەکە لە شوێنی خۆی دەربچێ کوتم کە مادەچی نەرمە لە شوێنی خۆی دەرئەچی کە ئەبێتە هۆی ئازارەکی توند و ناڕەحەتی و هەروە کێشە لە سپایندا دروستەکە. ئەدی سکاتی کاتیە سکاتی کاش بەوەی هێرینەیتد دیسک کاتێککە دیسکەکە لە شوێنی خۆی دەرچوو کاریگەر لەسەر نێرڤەکانی دەوروبەری ئەبێ کە ئەویش ئازارە دروستەکە بە درێژایی قاچ بۆ فەقەڕی پشت و ئەوانەی فەقەڕی ملیان هەیە بە درێژایی باسچیان ئازارەکی تون و ناڕەحەتکار دروستە بێ. ئەدی سکۆلیۆسس ئەمە لە حاڵەتی ئاسایی سپاین لە IPPAV و سترێت لاینە بەڵام لە حاڵەتی لاترڵ C شەیپ یاخود S شەیپ ئەدە. بەڵام ئەوانەی کە سکۆلیۆسیان هەیە لە حاڵەتی IP یاخود PAV و شەیپی S یاخود C هەیە. طبعاً ئەوەش مشکلەکی گەورەی سپاینە و دیجنەرێتیڤ دیسکمان هەیە ئەو کەسانەیە زیاتر ئەو کەسانی کە بەتەمەندا ئەچن تووشی و حاڵەتە بن ئەو دیسکێک کە لە مابینی ڤێرتێبرایەکان هەیە تەسکە بیتەوەنی تەنکە بیتەوە یاخود نامینێ کا بێتە هۆی داخورانی ڤێرتێبرایەکان لەسەر یەکتر.
ئەگەر بین ئێستا بەڕەسن چاوێ بکەین ئەوە لە حاڵەتی نۆرمەڵە، لە حاڵەتی ئاسایی سپاین ئەوەش دیجنەرەیتیڤ دیسک دیسیسە، وەکو ئەبینین ڤێرتێبرایەکان لەسەر یەکتر داخوراون، دیسک لە مابینی زۆر تەنک بوویتەوە. ئەوەش هێرینەیتد دیسکە کە دیسکەکە لە شوێنی خۆی دەرچووە، ئەوەشیان سکۆلیۆسسە کە لە PAV و سپاینەکە شێوەی ئێسی هەیە تەقریبەن، ئەمەشیان سکاتیکە وەکو ئەیبینین کە بە درێژایی قاچی ئەوەی کە فەقەڕی پشتیە بە درێژایی قاچی ئازارەکی توند و ناڕەحەتکەری هەیە. بابین باسی هۆکارانە بکەین کەەوە ئەکەن تووشی کێشەکانی سپاین بین. بێگومان یەکەم بەدی ماس ئیندێکسە وەزنی زۆر و ئەکاکە پرێژەری زیاتر لەسەر سپاین دروست بی کە ئەوەش ئەکات تووشی ئەگەری توژبوون بە کێشەکانی سپاین زیاتر بی. و ئەکتیڤیتی ئەمە دوو جۆر ئەکتیڤیتیمان هەیە لە ژیانی ڕۆژانەدا، ئەکتیڤیتی ئەکسەرسایز کە بۆ تەندروستی جەستەیە و ئەکتیڤیتی ئیشکردن، یعنی ئیشی قورسبوون و ئەوانەی کە مۆزەفن، ئەوانەی کە عەمباڵن، ئەوانەی کە عامیلن ئیشەکەن ڕۆژانە یاخۆ ئەو خانمانەی کە لە ماڵەوە هەموو ڕۆژێ بەدەستماڵ پاکردنەوە خەریکن پرێژەری زۆری ئەکەوێتە سەر فەقەڕی پشتیان، ئەو جا چمل بی پشت بی پرێژەری زۆر ئەکەوێتە سەر سپاین کە ئەگەری توشبوون بە کێشەکانی سپاین زیاترە کە ئەگەر مڕاعاتی خۆی نەکە. جێندەر تەبعاً خانمەکان ئەگەر توشبوونیان زیاترە لە پیاوان دۆچێ لەبەر هۆرمۆنات بە تایبەت و ئافرەتانەی کە بە تەمەندا ئەچن، ئەنەتۆمیکەل فراکچۆر ئەو کەسانی کە شکانیان هەیە بە تایبەت لە خوارەویسکەوە بۆ نمونە لە حەوڵز، لە ڕان، لە چۆک، لە لاق ڕۆیشتنی ئەب نۆرمەڵە بی کە ئەوە شواکە کە ڕۆیشتەکە یەکسان نەبوو، باڵانس نەبوو، پرێژەری زیاترەکەیتە سەر سپاین. ئێج تەبعاً ئەوانەی کە بە تەمەندا ئەچن ئەگەری توشبوونیان زیاترە چونکە ئێشیان ئەگەر توشبوون بە ئۆستیۆپۆرۆسیسیان زیاترە کە ئەوە شوە ئەکا کێشە پرێژەر زیاتر لەسەر سپاین دروست بێ. فامیلی هیستری ئەوانەی کە بە ویڕاستییان ئەمینێتەوە یاخود هێڵتی دیت خواردنی تەندروست و ئەکا ئێشی تەندروستە بی، خواردن ناتەندروست ئێشی ناتەندروست و تراومە ئەوانەی کە تووشی حادیسەیە بن. بە ئێستا بین باسی تریتمێنت بکەین. تەبعاً ئەمە چەند جۆرێک تریتمێنتمان هەیە بۆ نمونە پێنکیلەرە، ئەوانەی کە ئازارێکی زۆریان هەیە ئەتوان چەند حەبەک بخۆن یاخود کەپسوولە خۆن لە ماوەی نووس سەعات چارێگەکی ئازارەکان کەمە بیت و یاخود نامینێ، بەڵام بۆ ماوەکی کاتی. ئینجێکشن ئەوانەی ئازاریان حاڵەتی تونترە، یعنی ئازاریان زیاترە، یەکسەر دەرزیەک لە نزیک فەقەڕەی پشت ئەدەن بەڵام لە فەقەڕەی پشت نا کە ڕاستەوخۆ ئازارەکەی کپەکاتەوە یاخود کەمیەکاتەوە. سێرجری لە حاڵەتی زۆر تون کە هیچ چارەسەرەکی دیکە کاریگەری نەبوو لە چارەسەری سپاین پرۆبلێمەکان ئەوە پەنا ئەبەنە بەر سێرجری کە هەموو دەمێج سێڵەکان یاخود دەمێج ڤێرتێبرایەکان یاخود دەمێج پارتەکان لا ئەبەن پلاتینی لە شوێندا ئەنێ یاخود تێراپی. تەبعاً وەکو باسمان کرد کە لا فیسیۆتێراپی ئەمە چەند تەکنیکێکمان هەیە کە یەکێک لەوانە بەکارهێنانی تراکشن دیڤایسە. با ئێستا بین تراکشن دیڤایس بناسین. تراکشن دیڤایس دیڤایسەکە کە بەکارێلۆ چارەسەری کێشەکانی فەقەڕی پشت بە هۆی پۆڵینگ فۆرس، یعنی پۆشی ناکات تەنیا پۆڵینگ، یعنی سپاینەکە ڕائەکێشی بەو شێوەی کە وا ئەکا پرێژەر لەسەر سپاینەکە کەم بیتەوە، ڤێرتێبرایەکان لێکتر جیا ئەکاتەوە و دیسکەکان ئەباتەوە شوێنی خۆی کە ئەبێتە هۆی پین ڕیلیف، هەروەها پرێژەر لەسەر دەمارەکان و ماسوولکە و دیسکەکە ناڵێت کە هەموو ئەکا ئازار کە بیت و ئازار نەمینێ. بەڵام تەبعاً ئەوە بە یەک جارنا دەبی لەژێر چاودێری دیکتۆر یاخود فیسیۆتێراپیست ئەو یعنی دیکتۆر پێتاڵە لە ماوەی چەند ئەو تراکشن دیڤایسە بەکاربێن، یعنی هەفتیانەیە، ڕۆژانەیە، مانگانەیە، هەتا وەکو کاریگەری تەواوی ئەبی لەسەر نەخۆشەکە. لەو چ بەسوودە وەکو باسمان کرد کە سپاینەکە ڕائەکێشی و ئەکا ڤێرتێبرایەکان لێکتر جیا ئەبنەوە، پرێژەر لەسەر دیسک و نێروەکان کەمەکاتەوە. increasing blood flow and healing ورژمی blood flow خێرا چابوونەوە یاخود کاتێکە ڤێرتێبرایەکە شوێن بڵێن بووە سترێت لاین شوێن لۆڵەنگەکان فراوانترە بی، هەناسەدان خۆشتر و باشترە بی.
هذه types of lumbar traction أما چەند تایپی lumbar tractionمان هەیە دوو جۆرمان هەیە یەکەچیان contraction device یاخود sounders طبعا ئەو دیڤایسە کاریگەری زۆرە لەسەر سپاین لەژێر چاودێری دیکتۆر و فیسیۆثێراپیست بەکاردێ و هەندێک تکەشیان هەیە کاریگەریان کەمترە ئەتوانرێ لە ماڵ بەکاربێنن نەخۆشەکان شێوازی بەکارهێنانی کووە نەخۆشەکە پاڵەکەوی شی سەرەوەی نەخۆشەکە ینی لای سنگ و ئەوانەی جێگیرەکرێ لای خوارەوەی بە بێڵتانی هەردووکران بێڵتە بەستنەوە لای خوارە بە جیهاز ئەباسترێ جیهازەکە ڕایە کێشی هەتاوەکو ڤێرتێبرایەکان لەسەر یەکلا ئەچن و بەو شێوە پرێژەری لەسەر کەمەکاتەوە بە زۆری ئەو جیهازە لە کلینیکەڵ بەکاردێ یاخود لە هۆسپیتاڵ بەڵام ئەشتوانرێ ئێستا هەندێک جیهازیان دروست کرێت تەبعاً کاریگەریان کەمتر لەوەی خستەخانە ئەتوانرێ لە ماڵەوەش بەکار بهێنرێ جۆری چیتکەمان هەیە ئینفلەتەیبڵ باک سترێچەر ئەو جیهازە کەوکو لە ڕسمەکەدا دیارە ئەوە نییە بڵێن وەکو چارەسەر نییە تەنیا بۆ ئیسراحەت تەنیا بۆ کەمکردنەوەی پرێژەر لەسەر سپاین یانێ تۆر چەندی بەکاریش بینی وەکو چارەسەر بەکار نایە بەس نمونەت و ئەوە ئازارێکی کەمی پشتت هەیە بۆ ئەوەی ئیسراحەتێک بکەی یاخود ئازارەکە کەم بیتەوە ئەو جیهازە بەکاردێنی لە ڕسمی دومە جیهازەک و بەکاردێ پڕ هەوا ئەبی بڵند دەبێت و نەویە بیتەوە بڵند ئەبێت و نەویە بیتەوە بەو شێوەی لە بن پشتی خۆتیدا ئەنەی وەکو ئەوەک بەکاردیانی وەکو ئیسراحەتێک بەکاردێ بەڵام ئەوە یەکەم وەکو باسم کرد لۆ وەکو چارەسەرێک بەکاردێت تەبعاً لە ژێر چاودێری دیکتۆر بابزانی کاریگەری تراکشن دیڤایس لەسەر ڤێرتێبرایەکان چۆنە بەو شێوەیە تراکشن دیڤایس ڤێرتێبرایەکان یەکتر جێئەکەنەوە ئەگەر بەناوەکی زۆر بەکاربێنی ئەبێتە هۆی چارەسەری کێشەکانی فەقەرە ئەوێ چۆن بتوان بیبەستین سەرەتا سەرەوەی جێگیرەکەین و خوارەوەش بە بێڵ پلیسیان ئەبەستینەوە بە جیهاز ڕەبت یەکەین جیهازەکە خۆی پۆڵینگەکە تاوەکو پێویستە بەو شێوەی ئەوە بەستن و کاریگەری دیڤایسەکە بوو لەسەر نەخۆشەکە لە کۆتاییدا سپاین سەپۆرتی دەستەمانەکە هەروەها سپاینەڵ کۆرد ئەپارێزی بەڵام ئەکتیڤیتی زۆری ڕۆژانەوە ئەکا پرێژەری زۆری بکەویتە سەرێ ئەتوانین خۆمان بە دوور بگرین لە کێشەکانی سپاین بە ئەکسەرسایسی ڕۆژانە ینی چەند ڕاضە بکەین بکەین ئەو پرێژەرە لەسەر سپاین کەم بکەینەوە بەڵام کە نەمان کرد تووشی کێشەکانی سپاین بین ئەتوانین پەنابگرنە چەند چارەسەرە کە سەلامەترینیان بەکردهێنانی تراکشن دیڤایسە کە تراکشن دیڤایس ئەتوانین بەهۆی تراکشن دیڤایسەوە خۆمان لە نەشتەرگەری بە دوور بگرین حاڵەتەکەمان نەگاتە حاڵەتی توند سپاس کە تاوەکو ئێرە گوێبیستم بوون و لەگەڵم بوون هیوادارم ئەگەر سوودێکی کەمیش بێ پێم گەیاند بوون زۆر سپاستان دەکەم